فبالتالي طلبنا الآن رح نستمر طلبنا أن نراجع باش پێشکەشکردنی دەست لە کارکێشانەوە لەلایەن عادل عەبدولمەهدی گفتوگۆکان لەسەر ئایندەی عێراق و ڕەوشی حکومڕانی چڕ دەبێتەوە بە پێی شارەزانی یاسایی و دەستوریش عێراق لە بەردەم دوو ئەگەردا خۆی دەبینێتەوە بە پێی دەستور پاش ئەوەی سەرۆکوەزیران دەست لە کارکێشانەوە پێشکەشی پەرلەمان دەکات پەرلەمانیش پەسەندی دەکات و بڕیارەکەی یاڕاستی سەرۆکۆمار دەکرێت ئەو کا سەرۆکۆمار بە پێی مادەی 81 لە دەستوری هەمیشەیی دەسەڵاتەکانی سەرۆکوەزیران لە کاتی چۆڵبوونی پۆستەکە پیادە دەکات سەرۆکۆمار لە ماوەی 15 ڕۆژدا کاندید بۆ پۆستەکە پێشکەشی پەرلەمان دەکات و کاندیدەکەش بە پشتبەستن بە مادەی 76 دەستور دیاری دەکرێت پاشان سەرۆکوەزیرانی نوێ ناوی وەزیران نوێکان بۆ پەسەندکردن پێشکەشی پەرلەمان دەکات و دەشکرێت چەند وەزیرێک لە شوێنی خۆیان بمێننەوە بەڵام ئەگەر هات و کوتلا گەورەکانی پەرلەمان لەسەر کاندیدێک ڕێک نەکەوتن یان کاندیدی ڕاستپێردرا و پێکێنانی حکومەت نەیتوانی لە ماوەی دیاریکراودا ناوی کاندیدەکانی ڕادەستی پەرلەمان بکات تا متمانەیان پێ بدرێت ئەوە ئەو کات عێراق بەرەو هەڵبژاردننی پێشوەختە هەنگاو دەنێت و حکومەتی ئێستا بە ئامانەوەی عادل عەبدولمەهدی یان نەمانی لە ژێر ناوی کاربەڕێکەردا تا هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەران بەردەوام دەبێت ئەو کات تەنها سەرۆکوەزیران ناگۆڕدرێت دەبێت لەسەر بنەمای دوای هەڵبژاردن ڕێکەوتن لەسەر هەر سێ سەرۆکایەتەکەی عێراق بکرێتەوە و سەرۆکانی حکومەت و کۆمار و پەرلەمانیش دەکەونەوە بەرنەشتەری ڕێکەوتنی لایەنابراوەکانی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق ئەوەی کە دۆسیەکە ئاڵۆز دەکاتەوەیە کە دەستور ئاماژەی باچۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دەست لە کارکێشانەوە نەکردووە تەنانەت لاپەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیرانیشدا ئەم حاڵەتە ئاماژەی پێ نەکراوە تەنیا ئەوە نەبێت کە لە مادەی 80 دەستوردا هاتووە لە ئەگەری چۆڵبوونی شوێنی سەرۆکوەزیران بە هەر هۆکارێک بێت لەلایەن سەرۆکۆمارەوە شوێنەکەی پڕ دەکرێتەوە لە ئێستاشدا دیار نییە کە پاش پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەکەی عادل عەبدولمەهدی لە لایەن پەرلەمانی عێراقەوە ئایندەی ململانەکان بەکوێ دەگات